الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برزان خوشوستان لا فرمودي چلامين گەیشتینە فرمودەی چل لە فرمودەکانی 40 نەوەویە کەمەوە بەرەو کۆتایی دەچین. دوو فرمودەمان دەمینی ئینشاءالله. ئەم فرمودەیە ئەویش فرمودەیەکی گرنگە، فرمودەیەکی گەورەیە، فرمودەیەکی صحیحە کە ئیمامی بوخاری ڕیوایەتەکە، فرمودەی عەبدوڵڵاهی کوڕی عومەری کوڕی خەتابە ڕەزامەندخوای لەسەر هەردووکیان بی، کە دەجێرتەوە دەفەرمێت قال عن ابن عمر رضي الله عنهما قال أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي وقال كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. وكان ابن عمر رضي الله عنهما يقول إذا أمسيت فلا تنتظر الصباح، وإذا أصبحت فلا تنتظر المساء، وخذ من صحتك لمرضك ومن حياتك لموتك. بلى أم فرمودية برزان وكو أما جمان بيكر، طبعا هما إمام بخاري روايتك كواتا لروي صحيحية وهيج إشكالي لسرنية، وفرموديك لو بري صحيحي دا وفرمودك حقت دو آموشگاری زور گورو زور گرنگی تدایه. آموشگاری یکم للان پیغمبر خوایا درود خوای لسربی لبو عبدالله کوڕی عمر، وطبعا لري اوی شوا لبو همو ایمان دارانو لبو همو مسلمانان، چونکە ام دینه تنیا لبو کسکو لبو قومکو لبو بابلن صحابه و لبو اوانا ناتوا راست ام قسەیە پیغمبر صلی الله عليه وسلم موجهة لبو يكك لهاولا بريزكاني خويك عبدالله كوري عمري كوري خطابة، بلام حتما كبيشتر پیغمبر خواه درود خواه لسربي هاني صحابة كاني خوي داوة كهر كسك لحقسيك حديثك لمن كبيستي بابجيرتوا بابجيني بخلكاني تر كواتا ام آموشگارية بريزان آموشگارية كم آموشگاری پیغمبری خواه درود خواه لسربی لبو گشت ایمانداران گشت مسلمانان حتی روز قیامت. و آموشگاری دوم آموشگاری راوی فرمودکه که عبدالله کوڕی عومەری کوڕی خەتابە ڕەزامەندی خوای لەسەربی، کە ئەویش لە وەکو دیارە کە لە سەزەوئی ئاموژگاریەکەی پێغەمبەر درود خوای لەسەربی ئەویش ئاموژگاری مسلمانانەکە، ئاموژگاری ئیماندارانەکە. حقیقت بريزان ام دو آموشگاریه زور عظیمن زور گورن، اگه بیتو هر کسک هر مسلمانک هر ایماندارک رچاوی بکه، قبولی بکه، برجستی بکه لجیان خوی دا و بردوام لپیشچاوی بی ام دو آموشگاریه، بتأکید و بدلنیایی ام کسکی ایماندارکی راست و درست و راستقینه و کسکی بلین او دبی که لسر هدایتی خواو و لسر ری راست لاناچی، و کسک دبی که بنده کی تواوی خواهی گوره دبی لدنیا و لقیامتش بختوره بی بوی که خواهی گوره لی رازی دبی و خواهی گوره ببهشت شادی دکن. سرتاي فرمودك بريزان عبدالله كوري عمر رزامند خواه لسربي كراوي فرمودك يد جيرت ودا فرميت أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبيه بزانا. أما جارك بيشاموشتك بزانا ليرا بريزان يعني أومان بو درديخي أم جورة فرمودانا كتنانت راويكان لنيواني شو عند هاولا بريزكان نكتنيا قسكاني پیغمبريان دا جراوة و روایتیان دکن، بلکو تنانت شیوازو شیوو شکلو هیئتو بابلن حركاتو سكناتو كردوكاني پیغمبرش درود خواه لسربي بو ایمیان باز دکن.
چەند گرنگە بەڕێزان لێرە بزانە چەند دقیقن ئەوانە ڕاویەکان چەند ورد بووینە لە جێرانەوەی فەرموودە. خۆ لێرە ئەگەر دیقەت بدەی لەوانەیە یەکێک بڵێ باشە چ پێویست دەکە عەبدوڵای کوڕی عومەر باسی شێوازی پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەکەی یعنی بڵێ چی کرد چی نەکرد، یعنی گرنگ قسەکەیە. بەڵام نەخێر لێرە عەبدوڵای کوڕی عومەر پێش ئەوەی قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بجێرتەوە فەرمووی چی؟ فەرمووی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی هاتە لام هەردوو دەستی مبارەکی لەسەر هەردوو شانی منی دانا. أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي. أما بو يعني يكلا درسكان ويكلا بندكان وعبرتكان إنسان ك ليور بقري أو شوية ك أجتو بتويت كسي مقابل زياتر سرنجي راب كيشي زياتر وايلة بكيكا بوردي جيت لي رابقري دبي شێوازی قسەکردن و یان ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسە و یان دەست لەسەر شاندانانی ئەو کەسە ئەوەنە هەمووی کاریگەری دەبی تاسیری دەکەن. یعنی بەڕێزان ئێستا بوو نمونە ئەتوو ئەگە قسەیەک لەو کەسێک بکەی ئەگەر ڕوت لەو نەبی پشتت لێبی ئاخر ئەم قسەیە زۆر جیاوازە کاریگەریەکەی وەکو ئەوە نابی کاتی کە تۆ ڕوبەڕووی ئەو کەسە دەبیەوە. یەک لە ئسلوب و شێوازی کاریگەریکردن لەسەر بەرامبەر ئەوەیە کە کاتی کە تو قسە بوو کەسێک دەکەی مەفروض ئەوە ئەتوو ڕێک ڕوبەڕووی ئەو قسەکە بکەی، نەک قسە دەکەی و ڕوت لە لایەکێترە. یعنی تەنانەت ئەتوو ئەگەر لە مەجلسێک بی کۆمەڵە خەڵکی لێبی ئەتوو ئەگەر بێت و ڕوت لە کەسێک بی بە تەنیا وە قسە بە حسابی خودت قسە بوو هەمویان دەکەی، بەڵام تەنیا ڕوت لەو کەسەیە تەئکید بە ئەو کەسە بە تەرکیز جێت لێ ڕادەگری و لەوانەیە زۆر دلیشی پێخۆشە کە تۆ لە نێو ئەو هەموو خەڵکە تەنیا ڕوت لەوە کە قسەکەی دەکەی، بەڵام دڵنیا بە لە هەمان کاتدا کاریگەری قسەکەی تۆ لەسەر ئەوانەی تر ئەوەندە کاریگەری نابی. لەبەرەوە ئەوان دەبینن ئەتوو 10 دقەیە قسە دەکەی تو تەنیا ڕوت لە یەک کەسە یان لە دوو کەسە، ئەوانەی تر هەست بە تەهمیشەکەن، هەست بە پەراوێست خستنەکەن کە ئەنەما تو دیارە مەبەستت ئێمە نییە کەواتە ئەویش هەر کەسێک لەوانەیە خۆی مەشغولی شتێک دەکە یان فکری مەشغولە بی. بۆیە بەڕێزان ئەمە شێوازی تعلیم شێوازی گەیاندن، یعنی تەنانەت ئەمە لە بوو مامستایان ئەو مامستایی کە لە قوتابخانەیە کە دەرسێک دەڵێتەوە لە بوو 40 کەس 30 کەس لە یەک پۆلدا ناکرێ ئەتو تەنیا سەرنجی کەسێک ڕاوکێشی زیاتر ڕوت لە لایەک بی زیاتر قسە لە بۆ چەند کەسانێک دەکەی کە ئەنەما ئەوانێتر لەوێ نین حزوریان نییە. دەبی لە هەمان کاتدا ئەتوو ئەگات لە هەموو پۆلەکە بی لە هەموو تەڵەبەکان بی ڕوت لە هەمویان بی سەرنجی هەمویان بۆ خۆت ڕاکێشی. هێ ئەمانە یعنی بۆی بەڕێزان شێوازی تعلیمی لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ڕەسائیلی علمی ماجستێر دکتۆرا لەسەر نووسرایتەوە چۆن مەسەلەن بە شێوازێک يعني الأساليب النبوية التعليمية أو شێواز ئوسلوبی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکاری هێناوە لە ژیانی خۆیدا لە فەرموودەکانی خۆیدا بۆ ئەوەی کە کاریگەریەکی زۆر بەهێز لەسەر بەرامبەر بکە. بۆیە لێرە پێش ئەوەی عەبدوڵای کوڕی عومەر قسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بجێرتەوە فەرمووی ئەخەذ رسول الله صلی الله عليه وسلم بمنكبي کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستی بووە کە عەبدوڵای کوڕی عومەر تەواو بە قەلب و قالب بە ڕوالەت و بە ناخەوە بە دڵ و دەروون جێ لە ئامۆژگاریەکەی پێغەمبەر بگری صلی الله عليه وسلم. ئەو جا قسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان دەجێرتەوە فەرمووی وەقال، يعني یەک لە ئامۆژگاریەکانی کە بۆمان دەجێرتەوە فەرمووی كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. يعني سبحان الله بەڕێزان لەم جملەیە وەلەم بەرگە کورتە باسی ژیانی دنیامان بۆ دەکە پێغەمبەری خوا درود و خوا لەسەر بی.
باسی ئەوەمان بوو دەکا کە هەر یەک لە ئێمە هەر یەک لە مسلمانان لە ئیمانداران بە چ شێوازێک مامەڵەی دروست لەگەڵ دنیا بە چ شێوازێک بی ئەمە چۆن لە دنیا تێبگەین چۆن بژین لە دنیا چونکە ئەمە بەڕێزان ئینسان کە خوای گەورە ئینسانی دروست کردووە لە دنیا حتمما تو بتەوێنێتەوەی تو لەو دنیا دەژی حتمما دەبی لەگەڵ خەلک و قەوم و کەس و ناسیار و خزم و قەبیلەت و عەشیرەت و یعنی دەبی لەناو خەڵک بژی بۆ دەبی مەسەلەن مەشغەڵەت و ئیش و کار و کەسابەت و مەعیشەت و خێزان پێکینان و منداڵ و إلى آخره ئەوانەی کە ئەوانەی دنیا ئەوجا مەسەلەن کەسابەت و تیجارەت و بازرگانی و والحاصل بژێوی ژیان و ئەمە التیزاماتی هەموو کەس تەنانەت بە سەحابەشەوە بە پێغەمبەریشەوە صلی الله علیه وسلم کە شوانی کردووە بازرگانی کردووە یعنی ئەمە واجبە ئینسان دەبی ئەنجامی بدە لە ژیانی خۆیدا بەڵام لەم بڕگە کورتە لەم فەرمودەیە بچووکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئێمە ئەم ئامۆژگاریە دەدەت بە هەموو مسلمانان بە هەموو ئیمانداران کە ئێوە ئەگەر بتانەوێت مسلمانی ڕاستەقینە بن ئیمانداری حەقیقی بن بەندەی خوای گەورە بن دەبی بەو شێوازە تێڕوانینتان لە بوو دنیا دەبی بەو شێوازە بی ئەمە بەڕێزان ئەمە بیرکردنەوە فکرە و فەلسەفەی ئینسان لە بوو ژیان لە بوو دنیا دەبی بەو شێوازە بی ئەمە باسی فەلسەفەی ژیانەکە ئەم فەرمودەیە باسی ئەوە دەکە ئێمە چۆن بژین لە دنیا بە شێوازەک وەری بگرین بە شێوازەک قبولی بکەین بە شێوازەک هەڵسوکەوت بکەین تێڕوانینمان بۆ ژیان و بۆ ژیانی دنیا و چۆن بی فەرمووی کۆن فی الدنیا تۆ بتەوێنە لە دنیای نابی يعني ئەمە غەڵەتە کابرا وەڵا دەچی اعتیزالەکە انعیزالەکە دەچیت لە شکەوتێک دەژی و ئەوە عیبادەتی خوا دەکە خوا ئەوەی ناوێت خوا ئەوەشی ئەمر نەکردووە باشە لا رهبانیەتە فی الئیسلام نەخێر خوا ئەمری کردووە کە ئینسان دەبی بژی لەگەڵ خەڵک الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم وكل فرمودي صحيحاتها كبيغمبر صلى الله عليه وسلم فرميت أو كسيكا تيك هلبي لقال خلق بلام صبر آرامج دقري لسر أو أزيتيك بيدا قيتن لما ملا كردني روجاني خوي لقال خلق أو شاكتر لو كسيكا تحمل صبر أوينية بشي بلي من بتنيا دجيمو تيكالي خلق ناب أصلا خواهي قبل إنساني وادرس كردوا طبعي إنسان كمالاتية إنسان ناجي بتنيا تنيا له خواهي قبل بوي فرموي كن في الدنيا بلي أتو للدنيا دجي هيك آساية للدنيا بجي بلام شون بجي بتشي وازك بجي شون تيروانين بوجيان شون بي فرموي كأنك غريب أو عابر سبيل إيه سبحان الله باسي دوشت معبودك برزان أو هالة دنيا بجي يكم وك أويك تكسك غريبي غريب شيء برزان غريب يعني أو كسيك دشتا ولاتك خلكي أو ولاتانية أو بيدا قلت غريب أو كسا لغربته هذا لغربت دجي استكسك دشيت لا بابلن لا أوروبا دجي لا أمريكا دجي لا يك لا ولاة إسلامية كان ولاة عربية كان مثلا دجي كبراي كم جار كذا تشيتا مصر بونمونا كسينا ناسي كس أوينا ناسي إيه لو كاتا كسك غريبة يانا كسك غريبة بو غريبة نامو يانا غريبة يعني شيء نامو يعني مثلا بونمونا دشي جندك يا كم جار دشي أو جندا با أو جندا ده ماليش بي با بينش مال بي أتو بنسبة أوان غريبي أو جندا أجر صد ماليش بي أوان بنسبة يكتر غريب نين هموان يكتر دناسم استا مثلا لشار يعني بابلن لو قركي كتولي دجي حتما يعني ولو بداخة واستا وش وايلي هاتوها
جیران ئاگەی لە جیرانی نییە و جاروایە کابرا لە ناو کۆڵانی نەک لە گەڕەکی خۆی لە هەمان کۆڵان جیرانەکانی نایناسی بەداخەوە کە ئەمە صیفاتی کۆمەلگای ئیسلامی نییە. بەڵام هەرکوبی ئەتوو لەوێ خەڵک دەتبینی ڕۆژانە دەی و دەچی و ئەوە ماڵتە و دەزان ئەوە ماڵی تو و دەزانێت و خەڵکی ئەو وڵاتەی و خەڵکی ئەو گەڕەکەی و خەڵکی ئەو کۆڵانەی و ئەتوو غەریب نی نامونی. بەڵام کە یەکێک تازە دێت خانووەک دەگری لە تەنیشت ماڵی تو تازە هاتووە یەکەم جارە ئەشیای داگرتووە بەنسبەت تو غەریبە ئەتو ئەو ناناسی ئەو ئەتوو ناناسی وردە وردە یەکتر دەناسن و تەعارفەکەن کەواتە غەریب لێرە مەبەستی پێچیە بەڕێزان. ئەو کەسەی کە غەریبە کە دەچتە وڵاتێکی تر شارێکی تر حتمما ئەو دڵی هەر لە وڵاتەکەی خۆیتی دڵی هەر پەیوەستە بە خزم و کەس و ناسیار و قەبیلە و عەشیرەت و قەومەکەی خۆی لەبەرەوە ئەو لە وڵاتێک لە جێیەک لە با بڵێن گەورە بووە چەندین ساڵە لەوێ دەژی عمرێک لەوێ بووە خۆشەویستی وڵات لە ناخیتی هێ کابرا دەچی لەوانەیە ئیشێکی هەیە کابرا جاروهەیە لە بوو بازرگانی دەچی چەند ڕۆژێک دەمینتەوە لە سین یان با بڵێن مانگێک دەمینتەوە ئەو پەڕی یان تەنانەت کەسێک دەچیتە وڵاتێکی تر بۆ خوێندن دەچی با بڵێن ساڵێک دەمینتەوە با بڵێن 2 ساڵ دەمینتەوە ئەو پەڕی با 3 ساڵ با 5 ساڵ بمینتەوە هەر غەریبە یعنی هەر ئەو کەسە نەچووە بۆ ئەوەی لەوێ نیشتە جێبی نەچووە بۆ ئەوەی لەوێ بمینتەوە بە یەکجاری حتمما ئەو کەسە کە دەچیت ئەوێ ناچی خانوو بکڕی دەچی ئەگەر فترەکەی کەمبی دەچی لە فندەقێک دەمینتەوە ئەسڵەن هەر ناچی خانووەک بەکرێ بگری بەڵام ئەگەر بوون منە ساڵێک دەمینتەوە دەچی خانووەک بەکرێ دەگری ناچی بکڕی باشە بوو هەر شتێک مەسەر ئەو ناچی لەوێ ئەگەر چوو خانوویەکیش بەکرێ گرت تەنیا ئەو شتانەی کە پێداویستی زڕوری خۆین بۆ خۆی دەکڕی ناچی ماڵێکی کامل و قەنەفە و میزهری و فەرش و کاملی ئەساس بوو لەبەرەوە ئەو موقەتە لێرە بەڕێزان ئەم فەرمودەیە ئەومان بۆ دەڵێ کە دەبی ئێمە ئەوها تەماشای دنیا بکەین کە ئێمە دنیا کاتیە وەکو ئەو کەسەی کە غەریبە دەچتە گوندێک دەچتە شارێک دەچتە وڵاتێکی تر و جاوەکو گوتمان هەفتەیەکە مانگەکە ساڵەکە 2 ساڵە بەڵام مهم غەریبە فترەیەکی کاتیە دوای ئەوە دەگەڕێیتەوە قەوم و ناو قەوم و وڵاتی خۆی هێ بزانە ئێمە کاتی کە لە ناو قەوم و وڵاتی خۆمانین دەچین جوانترین خانوو گەورەترین مەساحە جوانترین ئەساس با گرانیش بی دەکڕین بوو لەبەرەوە ئێمە هەتا دەمرین لەو وڵاتە دەژین کەواتە ئێمە بە زەرەر نازانین چەند خۆمان ماندووکەین چەند مەسرەفی زیاتر بکەین لەبەرەوە ئێمە خۆمان بە غەریب نابینین ئێمە وڵاتی خۆمانە بەڵام ئەوەی کە دەچتە وڵاتێکی تر فترەیەکی کەم دەمینی ناچی ئەو شتانە بکە بوو لەبەرەوە دائیم فکر لە وڵاتەکەی خۆیتی دائیم خۆی بە غەریب دادەنێ دائیم خۆی دەبینی کە ئەم فترەی کە ئەو لێتی کاتیە موقەتە بۆیە بەڕێزان پێغەمبەر درود خوای لەسەری لەو ئامۆژگاریە دەیەوێت بە ئێمە بڵێ ئەتوو قەت دلت بە دنیا خۆش نەبی ئەی موسڵمان ئەی ئیماندار خوای گەورە چەند نعمەتی لەگەڵ توی کردبی لە دنیا چەند خۆشگوزەرانی بژی چەند عەرد و ملک و ئەملاک و سەروەت و سامان و سەیارە و مەزرعە و غابات و باخچە و ئیلە ئاخری خەدەم و حەشەم و چەندت هەبی ڕۆژێک دادێت لەحظەیەک دادێت بە چرکەیەک هەمووی بەجێ دێلی هەمووی بەجێ دێلی قارون چی هەبوو کە خوای گەورە دەفەرمێت إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة تەنیا کلیلەکانی خەزینەکانی قارون یعنی دەبی چەند خەزینەی هەبی کلیلەکان ئەوەندە زۆر بوون کەسێک بە تەنیا نەیدەتوانی هەلیگری کلیلەکان هەلبگری دەبی عوسبە کۆمەڵک دەبی بێن پێکەوە هەتا بتوان کلیلەکانی خەزینەکانی قارون هەلبگرن چی لێ هات چی لێ کرد ئەو خەزینانە ئەو سەروەت و سامان و ملک و ئەملاک و چی لێ هات
كواتا برزان كأنك غريب دبي وا بجي كأنما تو غريبي يا والله أويك أول دائما أو حديث لنا وضليتي دائما لا لهستو نستو لا فكرو هوشيتي يعني أو نابي دلي قد ودنيا خوش بي شنت طبعا دنيا خوشة خوشي تيدا بلي ها ملذاتي تيدا بلا من برا وكاتية خوشيك بردوام نية كوتاي بيدي أو جا فرموي أو عابروا سبيل بس أنا برزان عابروا سبيل تنانت لغريبش أو ترى ورترو دقيقترو كاتكي كم ترى بو عابر سبيل چيه أو كسي كرتبي رتبي أصلا استتو دا چيه مثلا بون منا دا چيه شارك بيش أوي بقيه أو شارة سي شارة تر لري تودان بس أتو بتماي بچيه أو شاري چارم إيه عابر سبيل أو سي شاري يكم دوام وسيم أصلا أوي أتو هالناتشيا فندق هالناتشيا إسراحتك بكي لواني أو باري لابدي لمطعمك نانك بخوي نويجك بكي يان شايك بخوي آوك بخوي إسراحتك بكي لبرشي أصلا عابري سبيلي أتو تي بردبي أصلا أتو أشياء كانت لنا وسيارة دانا بزيني لو جيانا هي أما عابري سبيل يان مثلا أتو لسر بردك پرد که تو کاتی لسر او پردته پارکی آخر پردکه عابر سبیلی اتو عابر سبیلی لسر پردکه هره هیچ جارکتان بیستیه کسک بچی لسر پردک خانو دروز بکه لسر پردک داب نیشی لوی بنوی مثلا بروج و بهفته و بصال لسر پردک بجی اشتوا ممکن نیه پردکه تنیا بو او دروز کراوه که اتو تی پر بی بچی او بر بويا دلي الدنيا ممر وليس مقر الدنيا وكو ممركة تباركي مقر نية جي نشتجيبون نية دا بيوابير بكي وكا أتوبو قيامت إيشاكي دنيا كتش ومعاملي لقل بكي بو أوي قيامتكي خود بي آوادان بكي بو أوي بهشتي بي بكري نكوى العياذ بالله دنياي كمو كرتو بچوك ملذاتي قشكو كم أتو ببتهوي أويكا خوشي قورة لدسخو بديو وبتوشي عذاب وسزاي خواو جهنم بي والعياذ بالله ويفرموي كأنك غريب أو عابر سبيل بوي برزان لكو مالا فرمودي ترهاتوا هربا خيراي أو فرمودانا هندك لوانا طبعا هندك لوانا آماجي بيدكين كوصف دنيا من بودكا يك لو فرمودانا كإمام الترمذي روايتك فرموديك حسنة في عمر صلى الله عليه وسلم فرموشي الدنيا ملعونة ملعون ما فيها إلا ذكر الله وما والاه وعالما ومتعلما سبحان الله فرموي الدنيا نفرت لي كراوة لعنت لي كراوة تنانت أوي لناو دنيا جدايا نفرت لي كراوة إلا ذكر إخوة إلا منهج إخوة دين إخوة بيام إخوة شريعة إخوة وما والاه أوي كنيزيك أوي لا بلين بيواندي بالدين إخوة وهي وعالما ومتعلما يعني أو كسيكا لروي زانستو زانياري وري بقري يعني ببخشي عالم ومتعلم أمية للدنيا بس أمية هيج ترينية هيج بس خوشي وعرضو ملذات الدنيا نكراو لفرموديه كتر بارزان كهر إمام الترمذي روايتك وفرموديه كده فرميت حسن وصحيح بيغمبر صلى الله عليه وسلم فرموشي فرموي لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها شربة ماء سبحان الله ده فرميت أم دنيايا أو ده بقيمتها بطيبة الله إخوائي قوراء أصلا هر بوشي ناوية لناوى الدنيا بارزان هر دنيا خوي لخويا وهر ناوي الدنيا لدناء وهاتوا للدونية وهاتوا للدونة ما دونة لخوارة وهاتوا لشتي بكلكو بقيمته وهاتوا أصلا هر ناوي الدنيا لو وهاتوا دنيا جاية إنسان دبي روحي بشي برو عليا برو أسمانكان كسي ديندار كسي خواناس كسي خواترس دائما روحي لأسمان دجي دائما فكره هوشي لقيامته دائما دنيا وكو دنيا لبردستتي
بەڵام نەچوتە ناو دڵی. ئەمە جیاوازی بەڕێزان ئینسانی ئیماندار و ئینسانی بێدینە. ئینسانی ئیماندار عین وەکو ئینسانی بێدین بەڵێ دەژی ئیش و کەسابەت و ئەلتیزامات و وەزیفە و ژن و ماڵ و منداڵ و ئاساییە. بەڵام جیاواز چییە لەگەڵ ئەو؟ جیاواز دنیا لە ناو دەستیتی نەچوتە ناو دڵی. بەڵام ئەوەکەی تر دنیا لە ناو دڵیتی، ئەو هەممی دنیاە، ئەو هەموو شتێک دەکە فی سەبیل ئەوەی کە دنیاکەی لە دەست نەدا. لەبەرەوە چونکە ئەو وا دەزانی بەس دنیا هەیە، ئەو ئیمانی نییە بە قیامەت، بڕوای نییە بە ڕوژێکی تر. بەڵام تو ئینسانێکی ئیمانداری، تو ئینسانێکی دینداری، تو ئینسانێکی خواناسی، کەواتە تو دەبی جیاواز بیر بکەیەوە لەگەڵ ئەو کەسە. ئەو مەبدەئێکی هەیە پێ دەگوترێ ئەلغایەت تبەڕڕ الوەسیلە، یعنی ئەو دەیەوێت بوون مونە لە دنیا گەورەترین سەروەت و سامان و خۆشی و مەلەزات و ئەوە بەدەستبێنی. ئیتر تبەڕڕ الوەسیلە بە هەر وەسیلەیەک بی، بە حەلال بی، بە حەرام بی، بە دزی بی، بە تاڵان بی، بە ستەم بی، بە ڕێگری بی، بە هەر شتێک بی. بەڵام ئینسانی ئیماندار نا، تەنانەت میسقالە بڵێن فلسەک ئەو دەترسی ئەگە بێت و حەرامی تێدابی تەمەعی خۆی بووی نابە، دنیای هەمووی بدەنێ، بەڵام ئەگەر حەقی ئەو نەبی قبولی ناکە، وەری ناگری. لەبەرەوەی هەیە بزانە ئینسانی ئیماندار چەند جیاواز. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لەو کانەتی دنیا تعدل عند الله جناح بعوض، ئەگە بێت و ئەم دنیایە بە کاملی بە هەموو دنیاکەوە واللهی لەلای خوای گەورە بەقەدەر باڵێکی مێش نییە. خۆی مێش ئەسڵەن خۆی بڵێن حەشەرەیەکی نەجیسە و قەذیرە و پیسە و لەسەر شتی پیس دەمینتەوە و کە ئەمە ئەگەرچی مەخلوقێکە لە مەخلوقاتی خوا. بەڵام لەلای ئینسان یعنی بۆچی ئەم وەسفە و بۆچی ئەم نمونەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان دەینتەوە؟ لەبەرەوە لای ئینسان حەشەرەیەکی بڵێن بێقیمەتە، بێنرخە. ئەو جا خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دنیا هەمووی واللهی لەلای خوای گەورە بەقەدەر باڵک لە باڵەکانی مێش نییە. چونکە ئەگەر بەقەدەر باڵک بوو لە باڵەکانی مێش دەفەرمێت ما سەقا کافرا منها شەربەتە ماء، واللهی ئەو کاتە قومە ئاوەکی نەدەدا کافر. بزانە بەڕێزان، بەڵام ئەو کافرە شەو ڕۆژ بێ ئەمری خوا دەکات، دژایەتی خوا و پێغەمبەر و مسلمانان و ئەهلی خوا دەکە، ئەو جا خوای گەورە ڕزقی دەدا، ڕۆزی دەدا، بڵێن دەژی ژیانی پێبەخشیوە، ئاو و هەوای پێبەخشیوە و مەجای داوە، اختیاری دایت من شاء فلیؤمن ومن شاء فلیکفر. لە ڕۆژی قیامەت حسابی لەگەڵ دەکە. بەڵام لە دنیا بزانە ئەگەر دنیا هیچ قیمەتی هەبی خوای گەورە مەجال دەدا ئەو بێدینانە ئەو ملحد و کافرانە بە کەیفی خۆیان دژایەتی مسلمانان دژایەتی خوا و پێغەمبەر بکەن، بێڕێزی بەرامبەر خوا و پێغەمبەر و مقدساتی دین بکەن. بەڵام خوا إن الله يمهل ولا يهمل، خوای گەورە مۆڵەت دەدە بەڵام ئیهمال ناکە. حتى إذا أخذه لم يفلته، مەجالی دەدە بەڵام کە وەریگر کە گرتی بەری نادا، لە ناوی دەبە، سزایەکی توندی دەدە لە دنیا و لە قیامەت. بۆیە بەڕێزان لە فەرمودەیەکی تر کە لە صحیحین داهاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی چی؟ دەفەرمێت فوالله ما الفقر أخشى عليكم ولكني أخشى أن تبسط الدنيا عليكم كما بسطت على من كان قبلكم فتنافسوها كما تنافسوها فتهلككم كما أهلكتكم. بزانە بەڕێزان چەند گرنگە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو فەرمودەیە دەفەرمی چی؟ دەفەرمێت واللهی من ترسم نییە لە ئێوە کە ئەگە بە فەقیری بژین. بەڵام لێرە فەقیری بەڵێ فەقیریش ابتیلاءە، دەوڵەمەندیش ابتیلاءە، بەڵام بەو حەدیسە بوومان دەرەکەوی کە زیاتر ئەوانەی دەوڵەمەندن لەسەر ڕێ لا دەچن، زیاتر مەغڕورە بن، خوبایی دەبن، بێدینە بن، ئەوانەی کە زیاتر بە سەروەت و سامان و بە ماڵ و ملک و بە دنیا. بەڵام فەقیریش ابتیلاءە، زۆر کەس هەیە پێی کافر بووە، بەڵام نەخێر کەمتر. ما الفقر أخشى عليكم، والله من ترسم نییە گەیوە فەقیر بژین
ترسم نییە کە ئێوە دینەکەتان لەدەست بدەن بەهۆی فەقیریەوە ئەگەر چی فەقیریش کادە الفەقر ئەن یەکونە کوفرە لەبەرەوە فەقیریش ابتیلاءکی گەورەیە بەڵام إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەگە بێت و کەسێک لە پێناو خوای گەورە تەحملی فەقیری دنیا بکە لە ڕۆژی قیامەت خوای گەورە دەرگاهەکانی بەهشتی بۆی دەکەتەوە بۆی تەعویز دەکەتەوە بەڵام فەرمووی ما أخشى عليكم الفقر من ترسي أو منية بەڵام ولكني أخشى أن تبسط الدنيا عليكم كما بسطت على من كان قبلكم من ترسي أوم هي كدرجاي دنيا بوتان بكريتا وكو أو كبيش إيوة بو كساني تركراوة فتنافسوها كما تنافسوها وجاء إيوة دچن مسابقة دكنو منافسة دكنو أو زيتر من شون دبي أو كسا أو دا دفتري هي أو دا ملكو فيلي هي أو دا باخو مزرعي هي أو دا سيارة أو دا من دبي لهم زيتر هبي إتر جيب حلال وحرام وبا قيامته با شو روش دينكش لسر دادنم بس في سبيل دنيا كم بدز بينم فتهلككم كما أهلكتهم أو جاد بيت هوي أويك لناوتان ببا أم دنيايا لناو دچن وكو أويك أوانيان لناو برد وإلا دنيا بلي دنياش خوشي تدايا هل فرمودي كتر كإمام مسلم روايتك في عمر صلى الله عليه وسلم فرميت إن الدنيا حلوة خضرة إيه إن الدنيا حلوة خضرة بەڵێ والله دنیاش خۆشی تێدایە و هەموو کەسێکیش حەزی لێیە بەخۆشی بژی ها وإن الله مستخلفكم فيها خوای گەورە ئێوەی کردە جێنشینی خۆی لە دنیا فينظر كيف تعملون خوای گەورە دەوێت ببینی ئێوە چۆن هەرسوکەوتەکەن لە دنیا فاتقوا الدنيا واتقوا النساء سبحان الله فەرمووی خوتان بپارێزن لە شەڕ و فتنەی دنیا و شەڕ و فتنەی ئافرەت طبعا آفراتي شيخك كلا خوشيا كان الدنيا بوي ليرا وكل فرمودي كتر هاتوا كبي عمر صلى الله عليه وسلم فرميت فتنتي بني إسرائيل كانت في النساء وفتنة أمتي في المال فتني بني إسرائيل لا أفراد بوا فتني أمتي من لا مال كواتي هي قندلي إداري وقندلي دارائي ومالي وقندلي بلين كمالايتي بلين روشتو أخلاق كنما أمايك بلين اتقوا النساء باشە بۆی بەڕێزان تەسەور کە ئەگەر ژیان نامەی پێغەمبەر درود خوای لەسەر بخوینەوە ژیان نامەی هاوڵە بەڕێزەکان و شوێن کەوتوان و سەلەفی ساڵح بخوینەوە ئەو جا بوو دەرەکەوی بەڕاستی ئەوان بە شێوازێکی تر لە دنیا تێگەشت بوون وەکو ئێمە نەبوون ئەوان قەت دنیا نەچبوو ناو دڵیان ئەوان تەنیا لە دنیا لە بەردەستیان بووە ئەوان دنیایان کردە هوکار بۆ ئەوەی کە قیامەتەکەی پێ بەدەست بهێنن نەک دنیا بوو بە سەبەبی ئەوەی کە قیامەتی لەدەست بدەن تەنانەت پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بی جارێکە سەحابەکان دێن دەبینن لەسەر حەسیرەک خەوی لێکەوتووە دوای کە هەستایتەوە حەسیرەکە ئەوەندە ڕق بووە کە لەشی مبارەکی هەمووی پێوە دیار بووە ئەوجا فەرموویان یا ڕەسوڵ الله ئەتوو پێغەمبەری خوای نێردراوی خوای ئزن بدە با بچین دووشەکێکی کەمێک نەرم بی و کەمێک ئەوە بی لۆت بینن چۆن دەکرێت ئەتوو سەرکردە و گەورەی ئێمەی چۆن دەکرێت ئەتوو بەو شێوازە بژی ئەتوو قەلبت هەمووی دیارە لەسەر ئەم حەسیلە ڕقە دەنووی چۆن خەوت لێکەوتووە یا ڕەسوڵ الله ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامدا کە فەرمودەکە ئیمامی ترمذی ڕیوایەتەکە فەرمودەیەکی حەسەن و صەحیحە کە لە وەڵامدا فەرمووی چی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی مالی وەلی دنیا ئێوە باس چی دەکەن من و دنیا هیچم لە دنیا ناوێت ما أنا إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها فرموي من چم داوە لە دنیا باسی چم بوو دەکەن چ دووشەک و چێ ئەوەم بوو مەینن من لە دنیا بەو شێوازە لە دنیا تێگەیشتومە بەو شێوازە تێڕوانینم لە بوو دنیاە من وەکو ئەوە بی کە لەسەر وڵاخەک بم بچم لە ژێر سێبەری دارێک لە ڕێ مەسافەیەکی زۆر لەبەر ڕووج ڕۆژتیمە کاتی کە دارێک دەبینم سێبەرێکی هەیە دەچم لەوێ چەند دقەیەک بۆ ئەوەی کە هەندێک ماندووبوونەکەم بەحەسێتەوە لە ژێر سێبەری ئەم دارەیە دێم هەندێک ئیسراحەتەکەم و دوایە دەڕۆم ئەو دارە فترەیەکە چەند دقەیەکە بوو ئەوەی کە ئیسراحەتێک تێدا بکەم و دوایە من جێکی ترم لە پێشە ئەویش کە قیامەتە ئاخیرەتە بۆیە بزانە بەڕێزان ئەها بەو شێوازە پێغەمبەر صلی الله علیه وسلم
ژیاوە وەکو خاتو عایشە ڕەزامەتی خوای لەسەر بی لە فەرمودەیەکی ئیمامی مسلم ڕیواتەکە دەفەرمێت ما شبع آل محمد من خبز الشعير يومين متتابعين حتى قبض رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێت والله نەک پێغەمبەر صلى الله عليه وسلم بەلکو ئالی محەممەد صلى الله عليه وسلم هەمویان والله بە دووڕۆژ تێر نەبووینە بە نانێک یانی نانێکی وا نەبووە کە بە تێری بخۆن حتا پێغەمبەر صلى الله عليه وسلم وفاتی کرد بەو شێوازە ژیانیان بردەسەر بەڕێزان لە فەرمودەیەکی تر کە لە صحیحین داهاتووە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی چی فەرمووی ما الدنيا في الآخرة إلا كمثل ما يجعل أحدكم إصبعه في اليم فلينظر بما يرجع سبحان الله لو توجيه لو تشبيه جوانا دەفەرمێت دەزانی دنیا بەرامبەر ئاخرەت بۆیە خوای گەورە دەفەرمێت والآخرة خير وأبقى ويؤثرون الحياة الدنيا على الآخرة کەسی ئەوەی کە عاقل و ژیرە نابیتن دنیای پێش بخیل بەسەر ئاخرەت والآخرة خير وأبقى لەبەرەوە قیامەت خالد مخلد دنیا بە هەمووی تووبی کە ڕۆژێک بەجێ بێلی چه قیمەتی هەیە بەڵام قیامەت شتێک لە خۆت زادێک زەخیرەیەک پەیاکە لە بۆ قیامەتی خۆت بۆی دەفەرمێت دنیا بە بەراورد لەگەڵ قیامەت دەزانی وەکو چییە وەکو ئەوەیە کە یەکێک بچتە سەر دەریایەک پەنجەیەکی خۆی یەک پەنجەی خۆی بکەتە ناو ئاوی ئەو دەریایە دوای بهینتە دەرێ نەک ئەو هاشا نەک بە چەنگ و بە مست نەنە یەک پەنجە ئەوها بکەتە ناو ئاوی دەریایەک و ئەوها بهینتە دەرێ بابزانی هەرێ دەبی چەند ئاوی لەگەڵ خۆی ڕاکێشابی هەرێ ئاوی دەریا هیچ کەم بوو بەوەی کە تۆ پەنجەیەکت کردە ناو دەرت هینە هەر هیچ ئاو کەم بوو ئەو ئاوە کەمەی کە ئەو تەڕیاتیە کەمەی کە بە پەنجەی تو ماوە هەری قیمەتی چییە بەرامبەر ئەو هەموو ئاوە بۆیە بەڕێزان ئەوەیە نمونەی دنیا و قیامەت بۆیە يعني هندك لزانيان وصفي دنيا وقيامت يعني كردوان دنيا وآخرت دفرمون دنيا وآخرت وكو مشرق ومغربة روش هلات وروش آوا يعني شون دلي أتو أقبتويت نيزيك ببيا وبو روش هلات حتما چن نيزيك ببيا وبو روش هلات أو اند دور دكوية ولا چي لروش آوا اگر نيزيك ببيا وبو روش آوا چن نيزيك ببيا وبو روش آوا أو اند دور دكوية ولا روش هلات كواته إنسان دبي ئاگای لە خۆی بی نزیک نەبیتەوە ئەوەندە لە دنیا بۆ ئەوەی کە دوور کەویتەوە لە قیامەت بۆیە لە فەرمودەیەکی تر کە ئیمام مسلم ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی الدنیا سجن المؤمن وجنة الكافر دنیا سجنی ئینسانی ئیماندارە بەهشتی ئینسانی کافرە یعنی چۆن یعنی لە دنیا ئەو کەسە ئەگەر لە ناز و نعمەتیشدا بژی هەر سجنە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە قیامەت بۆی ئامادە کراوە بە بەراورد لە بەهشت و ئەو کافرەی ئەگە بێت و چەند دەستکورت و فەقیر و هەژار و ئەوەش بی بەڵام نعمەتە بەهشتە لە چاو ئەو دووزەخ و ئەو عەزابەی کە خوای گەورە ئامادەی کردووە و ئەم قسەتە بەڕێزان ابن حەجەر عەسقەلانی کە ئیمامی مەناوی دەجێرتەوە لە فەیض القەدیر ابن حەجەر عەسقەلانی ئەو کاتە کە قاضی دەبی دەفەرمێت دەچتە ناو بازار کەسێکی جوولەکە کە زەیت دەفروشی زەیت دەڵێن زەیتی گەرمی هەبووە گەرمی دەکرد دەیفروشت دەڵێت قەلبی هەمووی زەیت و پیس و وەکو کەسێک چۆن بڵێن فیتەری و جلی هەمووی ڕۆن و پیس و ئەوەیە دەڵێ ئەوجاش زۆر فەقیرە زۆر هەژارە بە حاڵ دەژی دەڵێ ابن حەجەر دەبینی کە قاضیە و بە جل و بەرگێکی خاوین هاتووە و لەسەر بڵێن هەسپێکی و یعنی دەوڵەمەند دیارە دەڵێ جوولەکە کە ڕەسەن دێت دەچیت یەخەی ابن حەجەر دەگری دەڵێ هەرێ پێم بڵێ پێغەمبەرەکەتان دەڵێ دنیا سجنی موسڵمانە و ئیماندارە و بەهشتی کافرە هەرێ کا ئەو سجنەکەی تو تێدا و ئەمە کەی بەهشتی من ئەمن بزانم من لە چ وەزعەدام توش لە چێ ناز و نعمەت دای ابن حەجەر کە لە وەڵامیدا دەفەرمێت ڕاست دەکە پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی دەفەرمێت لەبەرەوە ئەو ناز و نعمەتەی کە من تێدام ئێستا وەکو ئەوەیە کە من لە سجنم لە چاو ئەوەی کە خوای گەورە لۆ ئێمەی ئامادە کردووە کە بەهشت و پانوبەرینە و ئەو زەحمەت و نەخۆشی و ئەوەی کە تو تێدا وەک ئەوەی لە بەهشتی لە چاو ئەو دووزەخەی کە بۆ ئێوەی ئامادە کردووە ئەگە بێت و ئیمانی نەینە و مسلمان
نبي. بۆیە بەڕێزان شاعر بڵێن یەک لە شاعرەکان قسەیەکی جوانەکە لە دەرحەق دنیا دەفەرمێت إن لله عبادا فطنا طلقوا الدنيا وخافوا الفتنا نظروا فيها فلما علموا أنها ليست لحي وطنا جعلوها لجة واتخذوا صالح الأعمال فيها سفنا. سبحان الله. أوكي جوانا تصويرك جوانا لبو دنيا دفرميت خواي قورا كومالا بندي هيا كزور جيرو عاقلا دنيا طلاق داوا لا ترسي فتني دنيا ولا ترسي أويك الدنيا لسري لابا نظروا فيها فلما علموا تماشي دنيا انكر دوايك أويك زانيا أنها ليست لحي وطنا كزانيا كأبدا كس نامني زندول سر دنيا روجك دادت بجيدلي جعلوها لجة أم دنيايا وكو بلمك يان ليكرد واتخذوا صالح الأعمال فيها سفنا. جعلوها لجة وكو دنيا وكو روبارك يان ليكر وكو دريايك وكردوي شاك يان كرد سفينة بلم بوأوي لسريبا بوأوي كرزقار بمن لو دنيا لا شعرك ترهات وكدلي الدنيا ساعة فاجعلها طاعة والنفس طماعة عودها القناعة. دفرميت الدنيا ساعتك تصور دكي لروج قيامت كخواي قول دفرميت ويوم تقوم الساعة يقسم المجرمون ما لبثوا غير ساعة. زانا كسي بيدينه مجرمه ظالمه استمكار للدنيا ها لو أنا 6 صار جيابي لروج قيامت سندخن دارين والله يك ساعة زيادة النجيان أو دنيا أو ده بلا يعني أوها مكاتبة لنا وهموي ساعتك بيد الدنيا ساعتك أو ساعتك بك بطاعتي إخوة ونفس طماعة بشوي النفس يخذ مكوى فعلمها القناعة يعني عودها القناعة هول بدا قناعة بدا بخود بوي لا فرمودي كتركا بيغمبر صلى الله عليه وسلم ده فرميتشي من كانت الدنيا همه فرق الله عليه أمره وجعل فقره بين عينيه ولم يأتيه من الدنيا إلا ما كتب له. ده فرميت هركسك أجر تنيا همكي خمو خفتو تنيا الدنيا لمشكتو تنيا بو دنيا دجي والله لدنياش خواي جورا واي لدك كأوشتي كبيوتنو بدسنيني و فقيريكي دختنا نيو تشواني وهرب أجر چند خواي جورا بيدته هر هستك هر فقيرة ولم يأتيه من الدنيا إلا ما كتب له وشند حتى لو ركض الوحوش في البرية هر أو دبي أويك أخوي جورا بوينو يسبي طالما ومن كانت الآخرة نيته جمع الله أمره وجعل غناه في قلبه وأتته الدنيا وهي راغمة. ده فرميت بلام أويك قيامة آخرت هم كيبي نية كيبي والله لدنياش خواي جورا بختوري دكا ببختور دجي أو جاء دولة من دبي لدل قناعتي دبي دلي دولة من ده أجر كرتنانا كشي هبي وادزاني الدنيا هموي أوا إيه دولة من دي شيء دولة من دي أوي كتو هزبكي أتو بيسيت بخلك نية أجر يكك ملياردير بي بلام هزبك كهشتو تواوي نبوة هشتو هر حزيلية دا أو دي تري هبي كوتا ما فقيرة يفتقر إلى ما ليس عنده بلام أوي كدولة من بكرتنانا كشي هبي بلام بيستي بخلك نية استغناء لخلك كوتا ما دولة من ده بريزا أماش إمام الترمذي روايتك هو حديثك صحيحة بوي برزان يعني ليرة آخر خال يعني ما كاتش مان برو كوتايشو أوش أويك ليرة بو أويكس أو قصانيك باس ما كرت أو فرمودانو بو أويكس واتي نجيتن ك ما بستي مويان ما بستي بيعمر صلى الله عليه وسلم لو فرمودانا أويك دبي إنسان مسلمان بفقيري بشي يعني إسلام لقى الفقيرية يعني دبي إنسان بفقير بنا نخير نعمل مال الصالح للرجل الصالح بلكو الصحابي بيعمر صلى الله عليه وسلم هبوا زورج دولة من بوا چندي دبخشي خواهي قورة داون دي داي وإنسان أصل وايكا بدولة من دي بجي بلان بحلالي بريقاي شرعي بيابك لرجي قيامت بسيار ليدك من أين يعني أنفق في من أين أخذ وفيما أنفق شون بدستينا وشون إنفاقي كرد بوي برزان آموشگاري
ابن عمرش هل لو شارتشيوية كدواية دفرميشي إذا أمسيت فلا تنتظر الصباح وإذا أصبحت فلا تنتظر المساء. بوهي دفرميت أي إيمان دار ما دام بيغمبر صلى الله عليه وسلم بو إيمي رون كردوا فرموي تو أوهال دنيا بجي وكو كسكي غريب يان عابري سبيل كواتا أتو كاتي كشود داديت شاوري أو مكة بيانيت بيت چه دلي أو شواء كوتايت بينايني چه دلي أو شواء روحت لدس نادي باشا نامري وإذا أصبحت بلام أجر هستاي توا بياني شكري خوابك فلا تنتظر المساء شاوري أو مكة كأتو دميني هتا إيوارة دادي بل كتنانت أجر جلت لبركت شاوري أو مكة كدواي جلكان الدادني چه دلت بو آخر جارنية دواي أو دمري باشا تنانت أجر نويجت كر شو تناو نويج چه دلت هتا نويجك توا دكي دميني باشا دتويت بشي دري يعني دائما إنسان لفكري بي دائما مردني لفكر بي وخذ من صحتك لمرضك أو جاء أتوكاتك الصحة هي استغلالي بك دعائي كان خوش لك ناتواني أو عبادة طاعة بك ومن حياتك لموتك وهروك أو إلى حديثك هاتوا حديثك صحيحة كإمام حاكم روايتك كذا فرميت اغتنم 5 قبل 5 كبينشت هول بدا بيش أو بينشت تربت بدز بهنا شبابك قبل هرمك كتوكاتي كجنجي بيش أو كبيربي وصحتك قبل سقمك كتو صحته ساخو سليمي بيش أو كنخوش كوي وغناك قبل فقرك كتو دولمندي ببخشة لبينا أخوي جورا بيش أو كفقير بي وفراغك قبل شغلك كتو استكاتت هي هستا عبادته أنجا خوا برستي بك مرجنية تانية نويجو عبادته روجي بي كارك شاك أنجام بدا خير تبي لبو خلق نيتك باش تبي باشا خدمتي خلق بك وفراغك قبل شغل وحياتك قبل موتك وجياني خود بيش أويك بمري بوي برزاني مكات من توابو أمش حقد فرموديكي زور فروانة زور قوري قصي زور هل دقري ومي دوارين كام چند قصانه و چند فرمودانه که بس ما کرد سود بخش بنو بو اويكا ايما هر يك لإيما براستي دبي دائما مرديني لبيش شاوي بي دائما ايما هول بدين دنيا بكم بزانين دائما دنيا لنا ودس ما بي نجتنا ودلمان دائما بيرمان لقيامته لآخرت بي نكتن يا بو دنيا بجين دنيا بوشي وزوري بقرين وكو ممرك نك مقرك بو اويكا لا دواي أول دوا روش خواي جورا فعلا إما لو كسانة حساب ما بك بويك بلين بهشتي خواي جورا شاد ببينوا وخواي جورا لا همولاك راضي بيتن وآخر دعوانا الحمد لله رب العالمين.